تنباش بینرن هجاج استودیوین دنگ امریکا لواشنطن پایتخت ام به خلک کانو یا حفرنگ و دگرن. از روین دوسکی ما لشونا لقمان احمد برنامه و هفته پیشکش دکم. موزیکا راک گوژ سالن شستیوه لسرانسری جیهان بلاف بویه اف چند سالن گلکی تفلی سترانن کردی بویه. آمیرا درامز رولکی مزن ده موزیکا راک داده بینه. موزیک جن راویج سیروان حس کرنکا قول بو آمیرا درامز هیا و با آوائه کی بحثکه زحمت یک درامز حزنکه. من راویج سیروان دانشجوی شهری سلیمانیم. 2 ساله به ژانیاری ئامێری دامزم. یەکەم جار لە پەیمانگای موزیک لە وێلای مامۆستا دیاربەکر دەستم کرد بە خوێندنی ئامێری درامز. بە حکم و هەنێ زۆرۆفی ژیان نەمتوانی بەردەوام بم. بەڵام ئیتر هەموو عازم درامز ێزانێ مەچێ دانیشتین بەڕان و دەستی خۆمان بەردەوام بوون. درامز ئامێرێکی ڕیتمیە و ئەساسی مۆسیقا لەسەر دوو شت پێک دێ کات و دەنگ. کات هەموو ئامێرە ڕیتمیەکە دەگرێتەوە، دەنگەکانیش هەموو ئامێرە میلۆدیەکان دەگرێتەوە. هەموو میلۆدیەک کە تۆ گوێبیستی بەم ڕۆژگارە کاتێک لە پشتیەوە هەیە بۆی ئەم میلۆدیە وجودی هەیە. سەیری سەعاتەکەی ئەمە سکەی حیاتی ئێمە، سکەی مۆسیقاش ئامێرە ڕیتمیەکانە. زۆربەی زۆری ستایڵەکانی مۆسیقایە بەکارێت ناویان ناو ترپەی دڵی گروپ. یەکەم ژانرای مۆسیقا کە بڵێم شارەزای بە ئیشی خۆم ێزانم ژانرای مۆسیقای ڕۆکە. مێژووی ڕۆک تەقریبەن ئەگەڕێتەوە بۆ بیدایەتی 1960 و کۆتایی 50کان. کاتێک بن پەیامێکم هەیە ناڕازیم بەرامبەر مۆزوعێک ناتوانم بە مۆسیقایەکی هادوو و پۆپ پێ بگەێنم یا بە مۆسیقایەکی جاز کە فڵ تەکنیکی مۆسیقایە بەوە ناتوانم پێ بگەێنم. بۆیە من ئیجبارم هاوار بکەم بۆی لێم پێکرد. ئەساسی مۆسیقای ڕۆکەوەیە لەسەر ناڕەزایی دروست بوو. نخبەیەک هەیە چەند کەسێک هەن کە مهتەمن بەم شێوازی ستایڵە یا لە کۆتایی هەمویان مهتەمن بەوەی کێ مۆسیقا و فەنەکە. لە کۆتایە فەنە تیجاریەکە وەکو هەموو وڵاتانی تر لەسەر و هەموویەوەیەتی. لە خوارەوەی ئیشە فەنیەکانی تر جۆگری کەمترە. بە خۆشحاڵیەوە ئەوەی من زۆر دڵم پێی خۆشە یەکێک لە گۆرانی بێژە کوردیەکان کە نەریمان بابان کە زۆربەی ئیشەکانی ئەساسیاتی ڕۆک ئەوە بۆ من جێی خۆشبەختیە. بەرچەند برادێکی تازە کەوتم کە خەریکی مۆسیقای کوردی بوون بەڵام دەستکاری باکگراوندەکەیان نەکردەوە. بۆ نمونە میلۆدیەکی کۆنی کوردیانە هێنا باکگراوندێکی بۆ نمونە ڕۆکیان بۆ دانایە. بابان یەکێکە لەوان دەستمان کرد بە تازەکردنی مۆسیقای کوردی. ئێمە لە ئەلف تا خەریکی فەنین جا بە لایڤ میوزیکە، بە ئیڤنتە، بە کۆنسەرتە، بە لایڤ شۆوە، بە عەرزی سەرجادەیە. وەکو مەعیشەت لە کۆتایە کەوتۆتەوە سەرەوەی ئایا تۆ تا چەندێک هەوڵەدا و پرۆفشناڵ بی لە ئیشەکەتە وەکو هەموو بێزنسێکی تر بەرز و نزمی خۆی تیایە. مانگەیە لە ماڵی مانگیشەی لەوە چ زۆر مەشغوڵ بێت. لە ئێستاشە سەرقاڵی فیستیڤالێکن بە ناوی سولی سەبر فێستیڤڵ لە بەردەرکی سەرا ئەکرێت. بە خۆشحاڵیەوە لە دوو گروپام کە هەردوو ئەو ستایڵێکی خۆم حەزم لێ تیانە وجودی. راوێژ سیروان بە درامس و ڤۆکەڵ لەگەڵمان بەردەوامە. پێشوازیان لێ بکەن و تامەزرۆیی خۆتان ئەوەی زۆر
بەلای منەوە جێی سەرنجڕاکێشیە جەماعەتێک خەڵکی زۆر تەبیعی کە ڕۆژانە بەناو بازاڕە ئەڕۆنویەن تا ئەنیشن لە سوشەکە گویان لە مۆسیقای فانکە بێ، لە سوشەکە گویان لە دیجێ و تەکنۆ هاوسە بێ، لە سوشەکە گویان لە ستایلێکی ترە بێ. زۆر مهمە لە ناو ئەم ئیڤنتەیە چەند ستایلێکی ڕنگاوڕنگ جیان بۆتەوە. بەڕاستی خەڵکەکە ژەوەستن گوێ بەرکەوتەیەکی حەی زۆری فەرقەلەوەی بە هێدفۆن گوێ بگرێت لە سیارێکە سووسە گوێ لە گۆرانیەک بۆیە مای خۆشحاڵیە. بە ئینتەرناشناڵکردنی مۆسیقای کوردی کە یەکێکە لە ئاواتەکانم بەڕاستی زۆر خۆشحاڵم بە هیوام کە ببێ و هیواشم زۆرە کە ڕوئێن و ئەژبن لە کۆتاییە مۆسیقا و هونەری کوردی هیچی لە مۆسیقای هونەری گەلانی دەرەوە نەگەڕاوەتەوە، بەڵام ئەوەی ئێمە با بڵێ شێوازی گەیاندنمان زائیفە. لە ئێستا شتێگەیە کە هەموو دنیا کۆکاتەوەیش سۆشڵ میدیایە، تەرکیزکردنێکی زۆر بخەنە سەر سۆشڵ میدیا و لە شێوازی سۆشڵ میدیاوە بەو ڕێگەیە زۆر ئاسان مۆسیقای ئێمە ژەکاتە هەموو مۆسیقای گەلان. هونەرمەندێ کورد کەمال موکەرەمین باروت لە باژارێ ئەنقەرە پێشەنگەهەک لێ دارخست و پرانیا تابلۆین وی ڕۆنیە دخە سەر تێکەلیên ژن و mêran bi nexşeyên mitolojiya Yûnanî. Ew dibêje eger Kurd bixwazin serkeftî bin, pêwîst e hunera xwe li ser qada cîhanê derxînin. Hakkında yazılmış kitaplar var. Kendinin yazdığı bir kitap yok. Mîmar û wenesas Kemal Mükremîn Barut di sala 1954 da ji bajarê Mûşê dayîk bûye û demeka dirêje rûniştivanê Enqereyê. Barut pêşengeha xwe ya yekemîn di sala 1976 da angoçû 7 sal berê vekiriye û heta niha jî gelle xelat girtiye. Di nav wêneyên wî da çanda Kurdî ciyekî girîng digire. Lê Barut rengekî gerdûnî jî di nav hunerê xwe da pêktîne. Ku pêşengeha wî ya herî dawî jî li ser mîtolojiya Yewnan satîr û bakantanê ye. Ew hestê xwe ser vê pêşengeyê hatîne ziman. Yetişkin erkekler, genç kızlar tarafından. Divê derê da ez herî zêde li ser tekiliyê kurûkeşikan disekirim. Ev yek di nav mîtolojiyê da jî ciyekî fireh digire. Xor ji civandina keçan kêf digirin. Keçî difikirin gelo ev tenê civandin anna. Bi sed salanê ku em bi vî şeklî temaşe dikin. Min jî vê nîrîna êcivandinê di nav dîroka mîtolojiyê girt û anî vê demê. Di nav xêzên Barut da ji mîtolojiya Mezopotamya heta mîtolojiya Yewnan mirov dikare babetan bibîne. Barut di vê pêşengeyê da li ser têkliyên jin û mêran di warê mîtolojîk da rawestiyaye. Lê bînerên vê pêşengeyê jî gelek vana diecibînin. Özellikle kadınların mutlaka gelip Di nav van wêneyan de bikaranîna jina ji min re bêtir balkêş hat. Bêya min pêwîst e ku herkes serdana vê pêşengehe bike. Ji bo ku di van rojan da cudatiya cinsî pir zêde ye û jin bi cudatiya xwe rastî tundiyan den. Min ji vê pêşengehê hem kêf girt û hem jî vêna min de hîn tiştê nû pêk hatin. Metodolojisiyle inanılmaz donanımlı. Dema li Enqerê komeleya ziman, çand û huner Ankader vebû Mükremîn Barut jî bû hevserokê vê komeleyê. Barut giringiyeka mezin jî dide çand û hunerên Kurdan. Di nav hunerê wî da jî bêtir rengê dîrokê derdikeve pêş. Lê ew babetên ku ji dîrokê digire bi tevahî dike rojane. Wêneyên wî yên satîr û bakantene jî himan tiştî diyar dike. Satîr û bakante di mîtolojiyê da li ser her du zayan da disekine. Keçên civan stran dibêjin û dans dikin. Satîr nîva jêr bizinê, lê nîva serî jî mêre. Giringiya mîtolojiyê ew e ku vana tîne bahev û dizewicine. Di nav hunerê min da jî ev du cudatî çawa tê bahev derdikeve pêş. Di hunerê Kemal Mükremîn Barut da axa ji dayîkbûnê ciyekî giring digire. Lê ew giringiya herî mezin dide gerdûnûbûna huner. Barut radigîne ku heke Kurdek dixwaze serkeftî bibe, pêwîst e hunerê xwe jî derxîne qada dinyayê. Eyûb Demîr, Dengê Amerîka, Enqere. Em ê niha berê xwe bidin herêma Serhedê ku şivanekê genc bi dengê xwe yê zelal bala min
و هروها خلق در دور خودک شینه. حجیار و داستی اوی تنینه براهلینا دوران و بیرام دستی خو مزلا خو بگوله میری یار یار میرمی اف دنگ دناوا دشتا موشه دا بلاف دبه دنگ آلان یالچنه قالبي ولا حشواقل وأسف دائما من الجميع لميري او لگوند خوی قزل خاچه شوانی دیکه با کیفا خو و حوالین خو کلامان دبیجه و دم خو لبر پیز و ها دبورینه از لپیشیا پزم وقتا گو کس لبا متنه از تنیمه شخورا دنگ بیجادم حوتیا موسا پیتی کیفا موسا پیتی و شخورا زمانیم پی در باسته به دویجم جی پشتی هنگی وسا حوالی من دو دورا مجی پی کیف خواشتم به دنگی من کلام گوتنا من جباجار موشه و کانیا دنگ بیجان هجمارک زیده دنگ بیج نافدارین وکی دنگ بیج حسنو شاکیروی رشید جاهیدو و زاهیرو درکتیه هر وها لهر جواته که مروف راستی دنگ بیجن تمن مزن و حیا زاروکان جی تی جبچوکتی حتی نا یعنی دنگی مخواشو من رابو کلام گو کلام دویجم و دنگ بیج گداری کم خوشم چه من دنگ کلامی دنگ بیجی زعف دویجم و جانا اگر هرم جوات کوی حوالی من هون جوان را دنگ بیجا دویجم و اکی دیش که دعوت آلا جانا ملت اصرار دکی از کلامات دویجم یه دنگ بیجی آلان جدر دور خو و تلفون فیری دنگ بیجی بویه آلان داکو صبراوی لبر پیز وره جارنام به ساعتان کلامان دبیجه ورعان کلامه که همه وقتا گوخواشم بی بلکه هستد جاری جی عینی حتی ایواش خلاوی کلامت بیجم اگر گوخواشم جی راوری یعنی دعوال دا گو تازه ببینم او کلام درتی کیفام جی راوری بونا گو از هین ببم از بلکه حتی ایواری جیوی کلامت بیجم حتی گو هین دکم کلام حسینو هری زیده کلام های خزال حیران کورا شاره شر تارقان سعید ملاو عفدالم بیوی گدینا مگو کرا چای لیل زنارا ایرو استری جاوه بسر سورت مدادرش دوه فرانی پزی سینما را حوال آلان یالچن میراج آسلان کو به هفرا شوانیه دیکن گوت کو او پر حجدنگ آلان دیکن و وک رادیوی لجموان کنگی بخوازن کلام دبیجه و صبروا به هفراته امتن با او کیف آمدجیه عشق آمدجیه هر تایی کلام کیج مرا گو دنگ بیجی کی گو دنگیش پر خوشه یعنی گاوا امتن با او جی ایلا یعنی چهار جار کلام دبیجه یعنی دنگ بیجی جار عشق چون گو ساعتین سخن میشن ساعتین بار بس ایدی لدشتا موشه روژ آواد بو و لگل و خوشک بویه دنگ بیج آلان بو بنیرین دنگ امریکا اف کلام دستریا عارف اصلان دنگ امریکا موش بدی وارا کلامری گوزن خیابو لمیدان هرلت سکویر پلازا یا بازار نیویورک برهم هنرا سمایان تالیا کاستروپوزو لگل هفکارن خوین خوبخش به آوای که هفتانه وانه این فرکرنا سمایان به ناو مید تاون دانس لدار دخن و رونجوان و روی و گشتیاران فیری سمایه دکن. اف نشاهیه که تایبته نجی فستیواله که پلان کریه اف وانه که فرکرنا سمایه لمیدان که باجار نیویورک که ریوبرین وی خوابخشن و بشدارن وی ریوی و گشتیارن تالیا کاستروپوزو که یک جرک خرین وی چالاکیه ده بیجه آرمان جوان اوا که هجماره که بهتره خلکی تبلیوان سمایان بکن So we started during the pandemic. Mededema pandemiya koronaydı despekir meheskir ku peyviste xelk derkevin derve u ve avaye ke tekane semaye bikın. Peyvist bu xelk vek beşek jiva ke verin bahev. Le de heman demede pirnezi hev nebin. So now I'm going to use now my chest and my body. ده اتمسفره که وها گشته بشتر دبیجن او جارنا به حمدی خواه را دبن و خداویجن نوا میدان سمایا. I was super excited to walk down the street and hear the music
and see that there was people dancing. از لکولان دمشیام و موزیکی بالا من کشاند. از هاتم و من دید خلق وی سمای دکن. من خواست تبلیوان ببم و تشتکی پر خوش بو. جعالیه کی و کیف خوشی و جعالیه کی و فیربونا تشتکی نو. سما و چاندا افریقی و کاریبی. I came out here to dance Caribbean style, you know. I dance any style. از هاتم وردا کو سمایا کاریبی بکم. از همو جورین سمایان دکم. جبر کو سما من كيف خوش دكن بلا هركز بزانبه ام بهفرا هيفين خوا بيكتينن وبالسر دكافن رنگ من نگرنگا يا گرنگ كسايتي وحسكرنا جيرانا رولا ماموسته دوی چالاکیه دا گلکی گرینگه جویت خواستن که میدان کوالا دناو چند کلیکان دا دجه سماگر بکه. So it's all about the energy that you call انرژیا کو ام پی بانگا خلکه دکن گرینگه خلک تینو هز به انرژی و میوزیک و سمای دکن او پیک و تنگریدان تدی دما ایرو مدس پیکر تنی دو سماکر هاتن لی پشتی 10 دقیقان بونه پتر جه 3 کسی لمیدانه اوه تشتی کو ام جیرا دبیجن پیوندی ام گلک جورا سما پیشکش دکین دناف داجی سال سامان بو و سماین دنین افریقی و کاریبی لگور ارگانیزران جبلی سما و کیفخوشیه پیام هفگرتن و نزیک بونا جواکی و هر وها جنابرنا نجات پرستیه دکارن د چالاکین وها دا بهسانی بینشاندن. صالح دمیجر دنگ امریکا نیویورک. گلک جاران دم دستریجیا سکسی لسر کچو جنان تکرن پرسا یکم کو جوان تکرن چجالی پولیس یان جوات دا گلو تا چکر بو برخوا وک اویا کو جلو برگنوان بو صدم اویا که او راستی دستریجیه ببن. دوی مهدا نیویورک فاشن ویک دیزاینرن جلو برگان رونیه دخنسر دستریجیا سکسی. ددما نمایشا جلوبرگان پرسیارات و چل برخودگی برناسه جوان یا کولمه ایلونه ده هفتیان نمایشگرنا جلوبرگان لنیورکی هاتل دارخستن لی جبوان مدل رزگاربوی نمایشا سالانه بالکشه جسیکا لانگ رزگاربویا دستریجیا سکسیه او دبیجت هستکی پرخش بو از نکارم دروام بکم کو از ندهت جیبوم لی خوش او هزدار بو جبر کو گلک جاران جی کسین رزگار بویی او قربانی دستریجیا سکسی تیپرسین کا تچل فکر بو اف بیروکیه با اماندا نوین دا مزرینه را رخستنا رایس هندکی آلوزه پشتی گول دما خواندنا خواه لزانینگه ها هاروارد جدز دریجیه که سکسی رزگار بویی. پیوک هیکو گلک کسین جی دستریجیا سکسی رزگار دبن دبیستن او جی اوه تچل فکر بو. ev eman peyve ku jisterken heri navdar jî tê pirsin. Rêxistina tenduristiya cîhanê texmîn dike ku ji her sê jinaniyek li seranserî cîhanê rastî destdirêjiya laşî tên. Armanca rêxistina Rise ew e ku hizra şaş derbareyî destdirêjiya seksî nehêlit. Di her rastê de û ji her kesî re wêrankar e divê em li ser vê mijarê biaqifin divê em rawestînin û qurbaniyan suçdar nekin. Di dema ku hatiye destnîşankirin ku gelek caran destdirêjiya seksî zêdetir bandorê li ser cinan dike navenda kontrolkirina nexweşiyan diyar dike ku li Amerîka ji 10 mêran yek rastî destdirêjiya seksî dibe. بلکی از نبقاسی جنان هایدارم بێگومان ئالیکاریەک بەرامبەر پرسا ژنێ هەیە لێ مخابن gelek destdirêjiyên seksî beraber her regezekî çê dibin piştî ez tevlî rêxistina Rise bûm gelek tiştan fêr bûm lê hîn jî gelek kar maye ku divê bêkirin. Ev nimayişa modeyê beşek ji çalakiyên rêxistina Rise ku labiyê li Amerîka dikit biryar bû Kongre di sala 2016 de bernivîsa yasaya mafên rizgarbûyan pesend bike û pişra li sala 2022 civata giştiya netewên yekbûyî da ku yasaya mafên cîhanî derbas bike. Raporta Randy Wikaksana, Helen Cindy, dengê Amerîka. جنها تا پنج ماها ده هجمارکا بلند یا حسکرن هنره و سردانا باجار روما یا ایتالیا بکن. چما؟ جبرکو سه جه تابلوین هنرمند اسپانی نافدار الگریکو لی روما بو یکم جار تین نیشاندان و تی تخمین کرن به میلیونان کس
تایبەت ji bo bînîna van tabloyan serdana Roma bikin. Li dêra Sant Agnes li bajêra Roma geştyar û xelkê xwe cihî bi hev re li berdem sê tablûyên serdema geşekirina Yûnaniyan yên hunermend El Greco radwestin û temaşa dikin ku yekem care li pêşengehekê da li dervey İspanya têne nîşandan. Pêşengeha bi navê Asmanê Vekirî El Greco li Roma heta 5 meha 10 dê berdewam bit bû dazanîna yûbîla sala 2025 û çaverê têkirin pitir ji 3 milyon geştyaran bû dîtina tabloan seredana Roma bikin. Her kesek bikefte di navdêra San Agnesî da ji aliyê meydana navbûna wê dîmenekî ciwantirîn dêra dahênana Francisco Bormini bibîne. Ew dêra bi hunereka xeyalî hatiye avakirin û li dema temaşeyê aliyê din bike dêsê ji ciwantirîn tabloyên El Greco bînî ku yekem care hatibne Roma. Ew sê tabloa reng vedana hindek demên simbolîk yên jiyana İsa pêxember nîşan dide. Kodomanikis Tito Coppola yên asyar bi navê El Greco bi şêwaza xwe ya ciwan durist kirîne ku girêdanek di navbera Rojhilat û Rojava û îlhamê ji karê çendîn hunermendên wekû Michelangelo wergirtîne. Di navarasta dîwarî tabloa kilavîstiye bi navê Baptism of Christ. O bilindahiya wê pitir ji 3 metran ewil sala 1608 El Greco kar li ser kir heta rojên dawiya jiyana wî ku li sala 1614 کوچا داویه کربو. دی فیلمی عیسی خاچی هلدگرد دا روناهیا کو لی چاوین وی ددتن پر جیانی ددتوی و بدو فرچین رنگی سپی وی دیتنی پر زلال و روناهی دیکا. El Greco de hunera xuda dixwazet bêştema armanca hunerî ne dubare kirina ya em dibînin lê nasandina wî tiştê yê em dizanîn û me yekser bere û navarokê bibet. Hunermendî biçûktirîn tablû li ser parçeka perwê li bajêrê Tulaytila durist kiriye ku li wî demî ew 26 salî bû. O piraniya jiyana xwe li Tulaytila biriye ser. Ev pêşengeha yeke ji hejmareka pêşengehan ku biryare li paytextê İtalya bêne vekirin û dê berdewam bet heta yûbîla sala 2025. د گل نزیکبونا یوبیل آمادهکاری به جوانی تینه کرن نه به تنه جوانی کار ال گریکو لی زانین رامان لپشتکاری وی. هرچند El Greco دناف هنرمندین سردماوی دا نگلک ناسیار بو لی هنرمندک بو شیا هنر کلاسیکی بیا سردم و گری بدد. اول سال 1541 لگراوا کریت یا یونان جدایک بویا ولجیا 26 سالیه بو باجر ونیسیه ایتالیا کوچ کرد و پشتینگ بو روما کول ویریک هفته برباندورا کار هنری رافائل و مایکل انجلو. ولداویه برو اسپانیا و چو بو مامستایکی به همپا لسردم گشبونا اسپانیا. اگر ستریسات هبه و طول ریک دگری داویه به ستریسا خوبینه تو دکاری سرداناوی جهی بکی لواشنطن پایتخت کو ده هیله تو همو دورو برن خواه به بویاغی رنگ بکی بیکو تو خما پاقش کرنه داوی. جلوبەرگێکی کە تەواو جستەدا بۆشێت و جووتێک چاویلکە و تابلۆیەکی خامەی 16 بە 20 ئینچ بۆیاغێکی زۆریش ژوورێکی نیگارکێشانی ناوازەیە لە مەناسزی ڤەرجینیا کە سەردانیکەران دەتوانن لەوێ جلەکانیان پیس بکەن و داهێنەریش بن. دەتوانیت وەکو کەمکردنەوەی فشار بەکاری بەهێنیت تەنانەت شوێنێکی سڵامەتە کە بۆ یاغ بە هەموو شوێنێکدا بڵاو بێتەوە. بەڕێوەبەری شوێنەکە ڕیچەل بیلی دوای گفتوگۆیەکی کورت نیگارکێشەکان 6 بوتڵی ڕەنگن و پەرداخێک بۆ تێکەڵکردنی ڕەنگەکان و کاتژمێرێکیان دەداتێ. دنڤەر مارتینز لێرە کار دەکات و دەڵێت دەتوانێت هونەر لە هەموو ئەو بێستەروبەریەدا ببینێت. هەندێک کەس کاریگەری جاکسن پۆلۆکیان تیابەتی ئەکرێ هەندێکیان مارک ڕۆتکۆ لە نێوان زۆرێک لە هونەرمەندانی دیکەشدا لەوانەش ئاندرۆ وارهۆڵ. هەروەها ژووری سپلاتەر پێن توانەکانی گۆزە دروستکردن و نیگارکێشان لەسەر گۆزە پێشکەش دەکەن بە سەردانیکەرانیان کە کارمەندەکان دەڵێن ئەزموونێکی داهێنەرە و ڕەنگا و ڕەنگە. شایان پاشا بۆ راپۆرتی ماکسیم ئادەمز دانی ئەمریکا. بەری ئەم داویە بە بەرنامە خۆبینن کا ئەم هەرن زەمانێ کۆترن سۆر. ئەڤ ناوێشانۆیەکەیە کو لە باژارێ هەڵەبجە ژێ ئالیە ئەکتەرن گەنج هات لە دارخستن. ئەف شانۆیە ڤەدگەرە سەردەما کۆمارا کوردستان لە مەهابادێ. شانۆی زەمەنی کۆترە سوورەکانە و
لەلایەن کاستێکی شانۆیی کاری دەرهێنان و نواندنی بۆ کراوە. دەقی شانۆکە بەرهەمی ڕۆمانوسێکی کوردی ڕۆژاوای کوردستانە و باز لە ژمارەیەک ڕووداوی ناڕوون دەکات لە سەردەمی کۆماری مەهاباددا لە ساڵی 1946 کە جارێکی دیکە داڕشنەوە بۆ بەشێک لە ڕووداوەکان کراوە. ئەم شانۆیمان لە ڕۆمانی مژاباتی جاندۆ زۆر گرتووە، یەکێکە لە ڕۆمانوسە بەناوەکانی کوردستان کە خۆی خەڵکی ڕۆژاوایە ئەم نووسەرە ڕۆمانی نووسیوە. چیرۆکی ڕۆمانەکە باسی تەموو مژمەکە لە مەهاباد دواتە ئەو سەردەمەی کۆماری مەهاباد 1946 ئەو 11 مانگەی کۆمار وەکو چیرۆک بۆمان باسەکان لە ڕێگەی ڕۆمانێکەوە. بۆی من لەوەی جاندۆ زۆرم گرتووە، بەڵامی تر ئامادەکاریم بۆ کردو دۆداڕشم بۆ کرد دووبارە کردوەوە بە دەقیشی شانۆیی اینجا بۆ نمایشێکی شانۆیی. خەونی شانۆکارێکی لاو لە سەردەمی کۆماری مەهاباد و پرۆڤەکانی و دواتر بە دینەهاتنی خەونەکەی بە چەند هۆکارێکی جیاواز ڕۆڵی یەکێک لە ئەکتەرەکانی ئەم شانۆیەیە. یەکەم جارمان وەکو ئەکتەر بەشداریکەین و ئێمە لەم کارە شانۆیەمانە هەر یەکەمان دوو ڕۆڵی جیاوازە بینین. یەکەمیان ڕۆڵی شانۆکارێکی لاوە لە سەردەمی کۆمارە کە پرۆڤی کردو بوو کاری شانۆیی، بەڵام خەونەکان بە دینە هاتوو لە نایان بردۆ خەونەکان. دووەمیشان ڕۆڵی سەربازێکە بینین کە هەموو ترسی ئەوەیە کە کۆمار بڕوخێت. هەندێک لە ڕۆڵەکانیش ئەمیراڵاغا مەنافی کەریمی کە یەکێک بوون لە کەسایەتیدارەکانی کۆماری مەهاباد. لەم شانۆیەدا دەرهێنەر کاری لەسەر ژمارەیەک ئەکتەری لاو کردووە کە حەزیان بۆ شانۆ هەیە و دەیانەوێت ببنە گروپێکی شانۆیی. بینەرانی شانۆکەش پێشوازیەکی فراوانیان لێکردن. بینەری شانۆیی زەمەنی کۆترسوورەکان بووم، بەڕاستی شانۆیەکی تابڵی نایاب بوو و دەرهێنەرەکەی کارێکی زۆر باشی کردبوو، زۆر ماندوش بوون. ئەوەی من ئاگادار بووم مای 4 مانگە خەریکی پرۆڤن و هەروە ئەکتەرەکانیش هەمویان ئەکتێکی باشیان کرد سەرڕای ئەوەی کە ئەم ئەکتەرانە ئەکادیمی نین و هیچ شتێکیان سەبارەت بە شانۆ نەخوێندووە. حەز و خولیای ئێمە بۆ شانۆ دڵنیام کە بەردەوامە. وەکو گەنجی شاری هەڵەبجە ئەو گروپە جوانەکە دروستمان کردووە، دڵنیام کە حەز و خولیای ئێمە بۆ شانۆ بەردەوامە. شانۆی زەمەنی کۆترە سوورەکان دوای نمایشکردنی لە هەڵەبجە بڕیارە لە پارێزگا و قەزاکانی دیکەی هەرێمی کوردستان نمایش بکرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بینەرن هێژە لەڤێرەم گەهێنداویە بەرنامە vê hefteyê ya heft reng ta hefteyê bê her şad bin.